لەگەڵ هاتنی بەربارە جوانەکان بووک و زاوایەکان دەکەونە خۆیان و دەیانەوێت لەو ڕۆژەدا ڕۆژی هاوسەرگیریەکان ئەنجام بدەن. من ئێستا لە بەردەمی یەکێک لە ئارێژگاکانی شاری هەولێرم کە بە بۆنەی ئەوەی ئەمڕۆ بەروارێکی جوانە ئەوان دەیانەوێت ئانجی هاوسەرگیریەکەیان ئەنجام بدەن. ئارتێستەکە لەگە ئارێژگای کار دەکەیت ئەمڕۆ تا چەند کاریگەری هەبووە ئەم بەروارە لەسەر هاتنی بووک و زاوایەکان بۆ ئارێژگاکان. سڵاوتان لەبێت بەخێر بێن بۆ ساڵۆنی خۆمان. وەڵڵاهی ڕۆژانە ئاسایی دە و نۆ دێن بۆ ساڵۆن. ئەمڕۆ پێنجی بەیانی هاتوون لە بۆ بووکە جوانەکەمان بە جوانترین شێوە بەڕێ بکەین. باشە ینی ئەمڕۆ ژمارەی بووکەکان ئەمەندە زۆر بوو ئاوان دە زوو بێنە سەرکار؟ طبعا بەڵێ 35 بۆ 45 بووک بوو الحەمدوللیلا هەموویانش لە کاتی خۆیان ئامادە بوون و بەڕێمان کرد. باشە ئەمڕۆ جیا لەوەی کە بووک و زاوایەکان بڕیاری ئاهەنگی هاوسەرگیری دەن قوتابیەکانیش ئاهەنگی دەرچوونیان هەیە بە شێکیان لە نزیکن ئەوانە تا چەند سەردان دەکەن لە بەروارەدا؟ وڵا ئەمڕۆ نێزیکەی 25 تەڵەبەی تەخەڕوجمان هەبوو ئەوانش لە کاتی خۆیان بەڕێ کراون الحەمدوللیلا. باشە ئەمڕۆ بەروارێکی جوانە هەمومان دەزانین خۆتان ئامادە کردو بۆ ئەوەی لەپڕ کوڕ و کچێک بڕیار بدەن لەو بەروارە جوانەدا هاوسەرگیری بکەن و شەو بێن. ئایا بۆ ئەوەش خۆتان ئامادە کردووە؟ طبعا خۆمان ئامادە کردووە هەموو کاتێک خۆمان ئامادە دەکەین. سەرەتا پیرۆزە بە هیوای ژیانێکی بەختەوەر و خۆشی و کامەرانی ئینشەڵڵا چۆن بۆ بڕیارتاندان بەروارە هەڵبژێرن بۆی ئانجی هاوسەرگیریەکان تێدا ئەنجام بدەن؟ بەخێر بێ سەرچاوم وەڵای ڕاستی 5 بێ تاریخەکی جوانە 5/5/2025 ئیدی ئەو شتانە یەک زارە لە حیات حەزمان لێ و تاریخەکی جوان بجێرین زوو ئەو تاریخەمان کرد. باشە ئەم بڕیارە لەسەر داوای جەنابەت بیان لەسەر داوای جەنابی بووکە خان بوو؟ وەڵای یەکەم جارە و دوای ئەم شار مسەڕایبی یانە تو بە قسەی ویت کردیا؟ ئەم بە قسەیم کرد ئەمش حەزم لێ و تاریخەکی جوانە حتمەن چکۆشتان یەک زارە لە حیات شتێکی جوانە تاریخەکی جوان. باشە لەلای ئێمەوا باوە زاوا زیاد مەسروف دەکاتن و مەساریفی لەسرە ئەمڕۆ هیچ بەوەی جوانی بەروارەکەەوەی هیچ کاریگەری هەبووە؟ نا نەخێر هەر چیادیش ڕۆژانی ئاسایی بۆ هیچ بۆ زۆر بوونی بووک و زاوە لەو ڕۆژەدا گران نەبووە؟ نانە شتێکی وایە فەرق نەخردیە فەقەت دەبێت دەبی زوو حەجزیکەی لەبەر کات و وەختەکە و کەسەکان. باشە لەگەڵ ئانجی هاوسەرگیریتان لەم ڕۆژە جوانە لەم بەروارە جوانە ئایا هیچ باوەڕێکتان بۆ هەیە ئەم بەروارە جوانە خۆش گوزەرانی بۆ ناو ژیانتان بێنێت؟ نا نەخێر فەقەت دەبێت بەروارەکی جوانە و دەمێنێتەوە وەکو زکرایەتێک هەموو ساڵەکە تو بەبیری دێتەوە 5 تاریخەکی جوانە دەبیر ناکرێت.